باشە کاکفات ئێوە کە ساڵانێکە لە لێو ئەو بوارە کار دەکەن و کار لەسەر هێنانەوەی ڕووفاتی قوربانیان دەکەن. دەکرێت ئەو بپرسم ڕێگری و ئاستەنگیەکان چین کە زۆر جار ئێوە تووشی دەبن و دێتە بەردەمتان؟ ڕێگریەکان بە دەرەجەیەک ڕێگری قانونیمان هەیە، ڕێگری ئیداریمان هەیە و ڕێگری جوغرافیمان هەیە. لەلایەنی ڕێگری قانونیەوە وەکو باسم کرد قانونی ژمارە 5 ساڵی 2006 تەنها یەک لایەنی عێراقی کە مؤسسەی شەهیدانی عێراقا فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراقی تەکلیف کردیا بە پاراستن و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بێ ئەوەی ئاماژەیەک بە هەرێمی کوردستان بکە لە کاتێکدا 180 ڕووفاتەکانی کوردن هی گۆڕە بە کۆمەڵەکان 180 ڕووفاتی گۆڕە بە کۆمەڵەکان کوردن. ئەوە لایەنە قانونیەکەی. لایەنەکەیدی لایەنی ئیداریە، لایەنە ئیداریدانی و لۆجستی هەڵدانەوەی گۆڕ. مەسەڵەن ئەو تاوانانەی کۆمەڵکوژی بە شێوازە کراینە کە تەواو بسڕ درێتەوە بە هەموو نەواجی. تەنانەت باز لەوە دەکرێت ئەوانی کۆمەڵکوژی خەڵکەکانیشان کردیا لەلایەن ڕژێمی بەحسەوە دواتر گول لە باران کراون، یعنی وەبی ئاسەواری بە هیچ نەوعی نەبینێن. دواتر ئەگە تەمەشا بکەین زیاتر گۆڕە بە کۆمەڵەکان لە دوورە دەستی خەڵکیان لە دوورە دەستی شارەکانیش تەنانەت ئەگە ئەمە باسی سەماوە بکەین بۆ نمونە بە دووری 80 کیلۆمەتر لە سەروی سەماوە ئەوانە گۆڕغەریب کراون. یان باسی دیوانیە بکەین، باسی گۆڕە بە کۆمەڵەکانی شنافیە بکەین. مەسەڵەن براینە شوێنێک مەسەڵەن تەنانەت سیارەش بۆی ناچی لە عمقی لە قوڵایی سەحرایە لە قوڵایی بیابان بە دووری تقریبان 40-50 کیلۆمەتر لە قوڵایی بیابان لەوێ گۆڕغەریب کراون. بۆیە کاتی خۆی کە ڕژێمی پێشوو ئەو تاوانە نەیکردووە بە شێوەیە گەنجامی داوە کە هەموو ئەدلەکان کەس پێی پێ نەبا.